إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. بەڕێزان خۆشحال لەوانەی سوليەک لە زنجیرەوانەکانی تەسکیە بە خزمەتتان بگەمەوە بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە هیوادارم ئێوە ئازیز سوود لێوە بن ئینشاءالله. لە چەندوانەی ڕابردوو باسمان لە شەش دەرمانی کاریگەر کرد لەسەر دڵ و دەروون. ئەوڕۆکە بە ئیزنی خوای گەورە دێینە سەر دەرمانی حەفتەم کە ئەویشیان بەڕاستی یەکە لە دەرمانە هەرە کاریگەرەکان کە ئەویشیان باسی مردنە. دیارە مردن وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز بە عەمبەسەی کوڕی سەعیدی کوڕی عاز دەڵێتن ئەکثر من ذیکری المەوت، زۆر یادی مردن بکە. لەبەر چی؟ حکمەتەکەی چییە؟ دەفەرمی فإن كنت في ضيق من العيش وسعه عليك. ئەگەر بێت و لە کاتێکدا دەژیەکەوە لەسەرت تەنگ بووە بە یادی مردن بەڕاستی لەسەرت فراوان دەبیتەوە. وإن كنت في سعة من العيش ضيقه عليك. و پێچەوانەوەش ئەگەر بێت و لە خۆشی و لە فراوانیدا بژیەی باسی مردن لەسەرت تەنگ دەکاتەوە. کەواتە عاتە ئینسان کە لە خۆشی و لە فراوانیدا بژیە نەفسی ئینسان پێی خۆشە کە ڕابوێری، بەڵام بە یادی مردن لەسەرت تەنگ دەبیتەوە. پێچەوانەوەش لە کاتی تەنگانەکەوە هەموو دەرگاکانی دنیا بە ڕوودا داخرایە، کاتێکەوە یادی مردن دەکەیەوە زۆر فراوان دەبیتەوە، لەبەرەوەی دەزانی شتێکی کاتیە و دەڕوا. و کاتێککە باز لە مردن دەکرێتن، کاتێکەوە باز لە مردن دەکرێت، یەکەم شت کە لە مردن باز بکرێتن کە ئینسان بەڕاستی خەمی بی و حسابی لەو بکە سەکەرات و ناخۆشیەکانی سەرەمەرگە. هەروەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە سوورەتی قافدا دەفەرمی وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد. خوای گەورە دەفەرمی سەکەرات و ناخۆشیەکانی مردن حەقیان هینا. دیارە وەکو زانان دەفەرمون وجاءت سكرة الموت بالحق، ئەو حەقەیکەوە ناخۆشیەکان و سەکەراتی مردن دەیهینی چییە دەیهینی؟ کەواتە ڕوحکێشان و ناخۆشیەکانی مردن دەینن. کەواتە حەقەکە لێردا والله ئەعلەم واتە مردن. ئەجا خوای گەورە بە سیغەی فعلی ماضیش دەفەرمی وجاءت. دیار هەر یەک لە ئێمە کاتێکەوە قورئان دەخوێنینەوە بەنسبەت ئێمەدا هێشتا نەهاتیە، بەڵام خوای گەورە بە سیغەی ماضی کە دەفەرمی بەڕابردوو لەبەر ئەوەی وەکو زانان دەفەرمون لتحقق وقوعه، شەک و گومان لە هاتنی نییە، شەک و گومان لە هاتنی نییە. کەواتە هات شدەت و ناخۆشیەکانی ڕوحکێشان مردنیان پێیە و هات ئەو مردنەی کەوا ذلك ما كنت منه تحید، ئەو مردنەی کەوا ما كنت منه تهرب، کەوا لە دەستی هەڵدەهاتی وا مردن گەیشتێ. ئیتر سەکەرات و زەحمەتی و ناخۆشیەکانی مردن ئەوەندە بەسە لە ناو خۆمان کاتێکەوە ئەگەر بمانێ هەر ناخۆشیەک وەسف بکەین لە دنیا کە بەسەرمان دێ، ئەو پەڕی ناخۆشی کە پێی بشوبهێنی دەڵێ فڵانەشت هەندە ناخۆش بوو، عەینی مردن بوو، عەینی مردن بوو. جا ئەگەر کەسێکیش لە ناخۆشی و لە سەکەرات و زەحمەتیەکانی ڕوحکێشان لە ذاتی بایە، ئەوە ڕەسوول الله بوو صلی الله عليه وسلم لە کاتێکدا کەوا معلومە وەکو لە صحیحی بوخاری و لە چەندین مەسادری کەش کاتێکەوە باز لە وفاتی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم، بەڵێ دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە سەرەمەرگ بوو ئەوجا دەیفەرموو لا إله إلا الله إن للموت سكرات. بەڵێ دەیفەرموو لا إله إلا الله بەتەئکید مردن سەکەرات و ناخۆشی و زەحمەتی هەیە. سەکەرات جەمعی سەکرەیە. سەکرە واتە ئەو ناخۆشیەی کەوە عەقلت دادەپۆشی، وای لێ دێتن کەوە
ئاگاد لە خۆ نامینێ لە هۆش خۆت دەسی لێ وەکو وەصفی وەفات یعنی ڕوحکێشانی پێغەمبەر دەکرێت صلی الله عليه وسلم هەروەکو لە صحیح بوخاریدا ئەنەس دەجێڕێتەوە دەفەرمی کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حالەتی ڕوحکێشان بوو جعل يتغشاه الموت يتغشاه واتە دای دەپۆشی سەکەرات و زەحمەتیەکان و ناخۆشیەکانی ڕوحکێشان دای دەپۆشی و بینە ئاگای لە خۆ نەدەما ئەوجا دەفەرمی فاتیمەی کچی دەیفەرموو کە بەو لەو حاڵەتەی بابی دەدیت دەیفەرموو وا کەڕ بە ئەباه ئای لەو ناخۆشەی بابمان تێیدا دەفەرمی کە بابی گوێی لێ دەبوو صلی الله عليه وسلم دەیفەرمی لەیس عەلی ئەبیکی کەڕب بعد اليوم لە پاش ئەوڕۆ ناخۆشی و شدت لەسەر بابت نامینێ بەڵێ ئیتر چ بکەین تاوەکو یادی مردن کاریگەری لەسەرمان هەبی یەکەم شت پێویستە زۆر پند و ئامۆژگاری لە قەبر وەربگرین ئەو قەبرێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەندین فەرموودە فەرمانمان پێ دەکا ئەلا فەزوروها بڕۆن سەردانی سەر قەبر بکەن سەردانی قەبرستانەکان بکەن لەبەرەوەی فەئینەها تذەکیڕکم الآخرە بەڕاستی ئاخرەتتان بەبیر دێنتەوە تر وەکو زانایان کە باز لە قەبر دەکەن ئەو قەبرەی کە ئەگەر چی تەماشای دەکەی شتێکی جامد و نەجوڵاوە بەڵام هەندە کاریگەرە مەنزەرەکەی ئەگەر کەسێک بە دڵ و دەروونەوە تەماشای بکە و هەستی لێ ڕابگری ئەو قەبرە هەرچەندە جامیدە بەڵام یحرک الجەماد بەڕاستی ئەو کەسێکەوە بەردیشە دەیجوڵێنی ئەو قەبرە هەرچەندە قسان ناکە بەڵام زمان حاڵی قسە لەگەڵ خەڵکی دەکا و پێی دەڵێ هەر کەسێکەوە لەسەر قەبرێک بوەستێ پێی دەڵێ کەوە ئەمنیش وەکو تو ڕۆژێک زندی بووم ئێستا گەیشتم ئەو حاڵە و ئەتوش وەکو منت لێ دێ لێیە وەکو لە سنەن ترمذیدا هەتە ڕەحمەتی خوای لێبی کە حەدیثێکی صەحیحە هانێ دەجێڕتەوە کە با بڵێن بەندە ئازادکراوەکەی ئیمامی عوثمانە خوای لێ ڕازی بی دەفەرمی ئیمامی عوثمان ئەگەر لەسەر قەبرێک بوەستا بە دەگریا هەتاوە کۆڕیشی هەمووی تەڕ دەبوو بە گریانی ئەوجا لێیان دەپرسی باسی ئاگر و جەهەنەم دەکرێت وا ناگریەی لەبەرچی لەسەر قەبر وا دەگریەی دەیفەرموو لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویتی إن القبر أول منزل من منازل الآخرة قبر يكم منزل قوناغي جيان آخرته فإن نجا منه فما بعده أيسر هر كسيك لوين نجاتي بي أوي لدواي بيدي آسان ترى وبيتسوانا وشما إن لم ينجو منه وهر كسيش نجاتي نبي فما بعده أشد من هر كسيش لوين نجاتي نبي تن لعذاب ناخوش أوندر نجاتي نبي أوي كتساورواين دكا لدواي أوه ناخۆشتر و زەحمەترە خوا پەنامامدا ئەو زادە فەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو ما رأيت منظرا إلا والقبر أفظع من هیچ دیمەنێکم نەدید إلا قبر ترسناکترە لەوی خوا پەنامامدا ئیتر کاتێکەوە سەردانی سەر قەبران دەکەین دیارە دوو مەبەست تێدا وەکو حاتەمی ئەسەم دەڵێ من مر بالمقابر فلم يتفكر لنفسه ولم يدع لهم ئەو دوو مەبەستەیە هەر کەسێک سەردانی سەر قەبران بکە ئینجا بیر لە خۆی نەکاتەوە لە مەسیری خۆی نەکاتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان بەرەو ئەوێ دەڕوا و هەروە دوعا لە بۆ خاوەنی ئەو قەبرانە نەکاتن فقد خان نفسه وخانهم ڕاستی ئەو خیانەتی لەگەڵ نەفسی خۆی کرد و خیانەتی لەگەڵ ئەوانیش کرد لە خاڵی دووەم یادی مردن پێویستە ڕەبت بی لەگەڵ عەمەل و کردەوە واتە ئەو یادکردنەمان یادکردنێکی مثمیر بی بەرووبوومی هەبی نەوەک یادکردنێکی سلبی بیتن بەبێ بەرووبووم پێویستە هەر کاتێک یادی مردن دەکەینەوە کە پێویستە زۆر یادی بکەین پێویستە ئەو یادکردنەوە هانمان بدا لە بۆ ئەوەی کەوە ئەو کار و کردەوانە بکەین کە لە دوای مردن بە کەلکمان دێت لای خوای گەورە سوبحانەه وتعالى هەروەکو خوای گەورە سوبحانەه وتعالى لە سوورەت الحەشر دا دەفەرمی يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون أي كوامري باورداران اتقوا الله لخواي بترسين بادزي بادزيكردني فرمانا كان بخو باراستن لمناهي وقدغ كراوكاني وهر يقلنقو بابير بكاتوا ما قدمت لغد تيلا بو بياني آماده كرديه بەڵێ ئەوڕۆ دنیا بەیانی قیامەتە شەک و گومان تێدا نییە بە هەرێک لەنگۆ بیر بکاتەوە چی لە بۆ بەیانی ئامادەکرد کەواتە بەڕاستی یادکردنەوەی مردن و ما بعد المەوت ئەوەی کە لە دوای مردنیش دێ
لە بۆ ئەوەیەکەوە هانمان بداتن چمان لە بۆ قیامەت ئامادەکرێکەوە وەکو خوای گەورە لەفظی غەدی بەکارنەکەواتە لە نزیکیان وەکو سبەینێ لەبەرەوەی كل ما هو آت قریب هەر شتێکەوە مادەم لە هاتن بی و بەڕێ کەتبی نزیکە. ئیتر پێغەمبەری صلی الله عليه وسلم وەکو منهجێکمان فێر دەکاتن کەوا لە ژیانمان ئەگەر لەسەر ئەو منهجە بڕۆین بەڕاستی بەو شێوەی بە فەزلی خوای گەورە ئەوە شەرمەزار نابین لە خزمەت خوای گەورە سوبحانه وتعالى لە دوای مردن. هەر وەکو لەو حەدیثێکەوە لە سلسلەی صحیحدا هاتێ دەفەرمی صل صلاة مودع كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. كاتي کە نوێژ دەکەی صل صلاة مودعة بەو شێوەی نوێژ بکە کەوا کۆتا نوێژتە و تێدا خوا حافیزی لە دنیادا دەکەی. یعنی کەسێک ئەگەر بەو شێوەیە نوێژ بکات دەبێ ئەو نوێژەی بە چ شێوەیەک بی فکر لە ئەو نوێژەی دەڕوا محالە کەواتە بەو شێوەی نوێژەکان ئەنجام بدەکەوە کۆتا نوێژتە و لە دوای سەلامدانەوەکەت ڕوحت دەچێشرێ. ئیتر بەو شێوەیە بژیەی زۆر مهمە. لەو کاتێکەوە خێرێک و سەدەقەیەک دەکەی بزانە ئەوە ئاخر خێر و سەدەقەتە لە دوای ئەوە ڕوحت دەچێشرێ پێویستە بە ئیخلاسەوە بیکەی. ئەگەر خوا نەخواستە گوناح و خراپە و تاوانێکت ئەنجامدا زوو تەوبە بکە لەبەرەوەی کەس زەمانەتی ئەوەی نەدایەکەوە ئەتۆ تا سەعاتێشکە دەژێی تا ئەوکو تەوبە بکەی واز بینی. ئیتر بەو شێوەیە وەکو گوتمان ڕەبتی یادکردنەوەی مردن بە عەمەل بی زۆر زۆر مهمە. ئیتر کاسێکیش کەوا بەو شێوەیە بژیێ واتە لە کار و کردەوەکانی یادی مردن بکاتن بەو شێوەیە کەوا خوای گەورە دەیەوێت کار بکە ئەو کەسە وای لێ دێتن نەوە کەر لە مردن دەترسێ بەڵکو وای لێ دێ يحب لقاء الله سبحانه وتعالى پێی خۆشە و تەمەنا دەکاتن چ ڕۆژێک بە خزمەت پەروەردگاری دەگاتن. هەروەکو بیشری کوڕی مەنسوور ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی کاتێکەوە لەسەر مەرگ بوو ئەوانەی کە لە دەوروبەری بوون دەیاندی زۆر دڵی خۆشە لەگەڵ ئەو ناخۆشی و زەحمەتێکەوە تێیدایەکەوە سەکەڕاتی مردنە دەڵێ یەک لەوان پێی گوت كأني أراك تسر من الموت هەم بەسەر سوڕمانەوە كأنما ئەم دەتبینم ئەتوو وا دڵت پێ خۆشە دەمری. دەفەرمی ئەویش فعجب من تعجبه ئەسڵەن ئەو سەری سوڕما بوو لەسەر سوڕمانی وی دەیفەرموو أتعجل قدومي على خالقي أرجو خيره. يعني جاي سر سرمانة سر سرمان لمن لبروي أمن أتعجل قدومي على خالقي أم ببلم بقى ما خزمت أو پروردگارك وخالقي منه أو خدايك وأرجو خيره رجام وأخوي يقول خير ورحمة خوي بيم ببخشي يتر براستي أو حالتك إنسان ديقاتي لكاتك دك وخوي له آمادة كرد بيتن. أبو الدرداء أخوي راضي بي صحابية دفر ما من مؤمن إلا والموت خير له هیچ ئیماندارێک نییە إلا مردن لە بۆی باشترە لە ژیانی دنیا. فمن لم يصدقني ئەگەر هیچ کەسێکیش یاخود کەسێکێ باوەڕ بە قسەکەم ناکە باجۆ لە ئاتەکەی خوای گەورە ڕابگیر کە خوای گەورە دەفەرمی وما عند الله خير للأبرار سورة آل عمران وما عند الله خير للأبرار ئەوەی لای خوای گەورە ئامادەکرایە زۆر چاکترە لەو دنیای لە بۆ کەسانێک کەوا ئەبرارن کەوا جەمعی باڕە ئەو کەسەی کەوا خەریکی کاری بیڕە ئەو کردەوە چاکانە ئەنجام دەکە خوای گەورە دەیەوێتن بە ئیخلاس و بە سەوابەوە. و حەیانی کوڕی ئەسوەدیش دەیفەرموو الموت جسر يوصل الحبيب إلى الحبيب. بەڕاستی مردن وەکو پردێکە خۆشەویست دەگەینتە خۆشەویستەکەی کەوا خوای گەورەیە سبحانه وتعالى. دەڵێ لە مەکحولیان پرسی ئەتحب الجنة بەهەشتت خۆش دەوێت فەرمووی ومن لا يحب الجنة کەس هەیە بەهەشتی خۆش نەوێت مەگەر مسلمان نەبی. قال فأحب الموت دەی مادەم بەهەشتت خۆش دەوێت مردنت خۆش بوێ لەبەر ئەوەی فإنك لن ترى الجنة حتى تموت ناچێ بەهەشتێ هەتا نەمری. کەواتە لەو ڕوانگەی کەسێکەوە بەهەشتی خۆش بێ و کاری لەبۆ بکە بەڕاستی پێویستە مردنیشی خۆش بوێ. دیارە والعكس بالعكس وانیا بە پێچەوانەوە کەسێکەوە کاری لە بۆ مردن کردبیتن کەسێکەوە بەردەوامی مردنی لە یاد بی و کاری لەو کردبی مردنی خۆش دەوێت ئەویت کەش بە پێچەوانەوە ئەوەی کەوا کاری لە بۆ ناکە ئەوەی کەوا خۆی لە ئامادە نەکردیە ئەوەی لێی غافلە بە پێچەوانەوە زۆری پێ ناخۆشە و زۆرش لێی دەترسێ. زالوێ وەکو سولەیمانی کوڕی عەبدولمەلیک
رحمتي خوای لێبی لە ئەبی حازم دەپرسی یا ئەبا حازم ما لنا نكره الموت لەبەرچی ئێمە لە مردن دەترسین فەرمووی لأنكم عمرتم دنياكم وخربتم أخراكم لەبەرەوەی ئەنگۆ کەسانێکن کەوا دنیاتان ئاوەدان کردیتەوە دنیاتان لە مادیات ئاوەدان کردیتەوە وخربتم أخراكم ئاخرەتتان تێکدایە و کاولتان کردێ و هیچتان لە بۆ ئامادە نەکردیە لێ فإنكم تكرهون النقلة من العمران إلى الخراب حتما پێت ناخۆشە لە جێگایەکی ئاوەدان بچێت جێگایەکەوە هیچت لە بۆ ئامادە نەکردبی و وەکو کاولگەیەک بی بە نیسبەتە تو ئەو زەکاتێکە لێی دەپرسن باشە ئەو کەسەی کە دەگاتەوە خزمەت پەروەردگاری بە چ شێوەیەک دەگاتێ ئینسان دەفەرمی ئەمە المحسن ئەو کەسەی کەوا چاکەکارە فكالغائب يأتي أهله فرحا وسرورا ئەو کەسێک کەوا چاکەکارە کاتێک کە دەگەڕێتەوە لای خوای گەورە سوبحانه وتعالى وەکو کەسێک کەوا لە ماڵ و منداڵی خۆی دوور کەوتبتەوە کە دەگەڕێتەوە ناو ماڵ و منداڵی خۆی چەند دڵی پێخۆشە بە چ شێوەیەک پێشوازی لێ دەکرێت ولله المثل الأعلى و پێچەوانەوە ئەو کەسەی کەوا لە بۆ مردن ئیشی نەکردبی ئەو کەسەی کەوا کەسێکی خراپەکارە وأما المسيء فكالعبد الآبق يأتي مولاه خائفا محزونا ئەو کەسێک کەوا خراپەکارە کە دەگەڕێتەوە لای پەروەردگاری وەکو عەبدێکی ئابق واتە وەکو عەبدێک و کۆیلەیەکەوە لە فەرمانی خاوەنەکەی دەرچووە ئیتر گرتیتیان و دەرگیریان کردێ و هینایتیان و لەبەر دەستی خاوەنەکەیان دانایە چەند دەترسێکەوە عیقابی بدا چەند خەفەت دەخوالەوەی کەوا گیرایە و کاتەوە بەردەستی خاوەنەکەی خوای گەورە پەنامان بدە بەڵێ جا بلالی کوڕی سەعد مەسەلەی یادکردنی مردن لەگەڵ مەسەلەی خۆ ئامادەکردن لە بۆی و عەمەلکردن لە بۆ لەو پێناوەدا دەفەرمی يقال لأحدنا بە هەر یەک لە ئێمە دەگوترێ تريد أن تموت دەتەوێ بمری طبعا زۆربەی زۆری خەڵک دەڵێتن نەخێر نامەوێ بمرم باش لەبەر چی ناتەوێ بمری لەبەرەوەی دەمەوێت فرسەتێکم لە دەست بی تاوەکو تەوبە بکەم و کردەوەی چاک بکەم باش ناتوێ بمری لەبەرەوەی تەوبە بکەی و کردەوەی چاک بکە دەی فەرموو نەمردی ئێستا فەرموو تەوبە بکە و کردەوەی چاک بکە دەڵێ سەوف ئەتوب لە داهاتوودا سەوف ئیتر سبحان الله زۆر عەجیبە فلا يحب أن يموت ولا يحب أن يعمل نەپێی خۆشە بمری نەپێی خۆشە کردەوەش بکە ئیتر ئەوە دەبی چاوەڕوانی بکە لە خاڵێکی دیکە لەو خاڵانێکەوە تاوەکو یادکردنەوەی مردن کاریگەر بی لەسەر دڵ و دەروونمان ئەوەی کەوا دەوام و ذکر واتە بە بەردەوامی یادی مردن بکەین نەوەک کاتێک لە بیرمان بی و زۆربەی کاتەکانیش لە بیرمان بچی لەسەر چه ئاساسێک زۆر یادی مردن بکەین لەسەر ئەو ئاساسەی تەماشا دەکەین لە قورئانی پیرۆز زیاتر لە 170 جار کەلیمەی مەوت و مشتەقاتەکانی هاتیە زیاتر لە 170 جار ئەوە ئیشارەت نییە لەوەی کەوا ئێمە بەردەوامی لە یادی مردن دابین و هەروەها فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەروەکو لە سونەن ئیبن ماجەدا هاتێ دەفەرمی أكثروا ذكر هادم اللذات يعني الموت أكثروا زور يادي مردن بكن أو مردني كوا في نصوص وصف دكاتن بسي هادم اللذات واتا أو روداوي كوا خوشيكاني دنيات لي تيك ددا خوشيكاني دنيات لي تيك ددا زور يادي بكن وكاتش كوا زور يادي مردن دكي يقل سودكاني أويا كبراستي أو طاعت عبادتي كذيكي حصدكي تام ولذتي لذكي كاتي كوابو تصورو ديكي كاتو بمحققي دمري أو طاعتش كذيكي احتمال آخر طاعتت بي وباداشتكشي بفضل خواهي قولوا مسوقرة يتر براستي طعمو لذتو تامي چي زوري لذكي وهلوها أو كارو كردويشت كذيكي لكاتيك دا كوا مردن لبيست ساوتا لميزاني خواهي قولوا سبحانه وتعالى زۆر قورسترە و قیمەتێکی زیاتری پێدەبەخشرێ یحیای کوڕی معاد کاتێک کە باس لەو قەزەیە دەکات دەڵێ من ئەکثر ذکر الموت لم يمت قلبه قبل ئەجەله هەر کەسێک زۆر یادی مردن بکە ئەوە نامری لە پێش ئەجەلەکەی خۆی لێرەدا بە دوو شێوە لێک دەدرێتەوە
هەر کەسێک زۆر یادی مردن بکە لەوانەیە ناو خەڵکانێک بڵێ کاکە زۆر باسی مردن بکەیت چییە دەرەی مردن لێت نزیک بوویتەوە وەڵاهی متەئکید بە هیچ کەسێک نامری هەتاوەکو ئەجەلی نایە هەتاوەکو ئەو کاتێک کە خوا بڕیاریدایە لە بۆ ئەجەلی مەحاڵە هەموو دنیا خڕبیتەوە ئەجەل نایەتە پێش و ناستە پشتەوەش مەحاڵە ئیتر هەر کەسێک زۆر باسی مردن بکا بالەوەی نەترسێ ئەوە نامری پێشی ئەجەلی خۆی وە بە معنایش کەش هەر کەسێک زۆر باسی مردن بکا پێش ئەوەی مردنی لاشەی بەسەردابێ دڵەکەی نامری دڵەکەی هەر زندیە وەکو معلومە زۆر کەسەیە پێش ئەوەی کەوا لاشەکەی بمری دڵی مردیە بێخێرە لێ مردنەشی زۆر خراپش چاوەڕوانی دەکات ئەوجا دەفەرمی هەر کەسێکی زۆر یادی مردن بکە سێ خەسڵەتی زۆر چاچ پێدەبەخشرێ یەکەمیان المبادرة إلى التوبة زۆر یادی مردن بکەیت تەمەن زۆر زووە تەوبە دەکەی تەسویف نابی لە ژیان واتە سەوف ئەتوب ناڵێ دوایی لە داهاتوو نا مبادرە دەکا و دەست پێشخەری دەکا لە بۆ تەوبەکردن و هەروها خاڵی دووەم کەوا پێی دەبەخشرێ القەناعەة برزق یەسیر ئەو کەسێک کە زۆر یادی مردن بکە قەناعەتی بە ڕزقێکی کەمیش دێ لەبەرەوەی دەزانی ژیان موقەتە سبحان الله يعني تەماشا دەکەی تەماشای حاڵی زۆر بەمان دەکەی یعنی لەوانەیە خوای گەورە هەندێک پێبەخشیبی هەتا جیلی پاشی خۆشی لە نەوەکانی ببینێتن بەشی دەکا قەناعەتیشی نییە سبحان الله قەناعەتیشی نییە بەڵام بە پێچەوانەوە کە کەسێک مردنی لە پێش چاوبی بەڕاستی بە ڕزقێکی کەمیش ڕازێر وەری دەزانی موقەتە وخاڵی سێمیش النەشاط في العیبادە ئەو کەسێکەوە یادی مردن زۆر بکا ئەوە طبعا لەو تاعات و عیبادەتانی کەوا خوای گەورە لە بۆی دانایە تەماشا دەکەی بە نەشاتەوە دەیکا بە سارد و سوڕی نایکا بە بێ ڕوح نایکا بە نەشاتێکەوە دەکا لەبەرەوەی دەزانی کەوە ئەو عیبادەتەیەکەوە بەکەلچێ لە پاشی مردن و کاتێکیش کە با بڵێن باز لە خاڵەکان دەکەین هەر بەردەوام کو ئەو مردنەی کە باسی دەکەین و یادی مردن کاریگەر لەسەر دڵ و دەروونمان هەبی کاتێک کە بە خۆمان وەکوتمان هەوڵ بدەین زۆر لەگەڵ یادی مردن بژین پێویستە داوەشی لە بۆ بکەین پێویستە داوە و بانگەوازیشی لۆ بکەین لەبەرەوەی بەعام تەماشا دەکەی زۆر بەمان لە غەفلەت داین و بێ ئاگاین یعنی تەماشا دەکەی تەماشای بازارمان بکە تەماشای کولیات و دەوائر و تەماشای هەموو جێگایەکانمان بکە ئیلا ما ڕەحمە ڕەبی یعنی تەماشا دەکەی سوبحان الله وەکەئەنەما مردن هەڵگیرایە هیچ حسابی مردنی تێدا نییە ئەوە کار و کردەوە و صفاتی کەسانێک نییە کەوا مردن چاوەڕوانیان بکە لێ بەڕاستی خەڵک لە غەفلەتدایە وما ئوبەریئ نەفسی هەمومان پێویستمان بەوەی هەیە کەوا بەبیر یەکتر بینینەوە کاکە مردن هەیە مردن هەڵنەگیرایە زالوێ تەماشا دەکەی پیاوانی سەلەفی ساڵح حتا لە سەرمەرجیش داوایان لە بۆ مردن کردیە حتا لە سەرمەرجیش داوایان لە بۆ مردن کردیە طبعا کە دەڵێن داوە لە بۆ مردن بکەین پێشوەخت ئەو کەسێک کەوا داوە و بانگەواز دەکات لە بۆ کاری خێر ئەوەی کەوا خوای گەورە فەرمانی پێکردیە والله پێش هەموو کەسێک بەخۆی سوود وەردەگری لە دنیا پێشە قیامەت ئەو جەدوایە خەڵکیت کە سوودی لێ وەردەگرن ئیتر تەماشا دەکەی ئەبی دەردا خوای لێ ڕازی بی کاتێکەوە لەسەر ڕوح کێشانە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای لێ ڕازی بی دەفەرمی ئەو جا داوای دەکرد و بە دەوروبەرەکەی خۆی دەفەرموو ئەلا رەجل يعمل لمثل مصرعي هذا کەسێک هەیە کار بکا لە بۆ ئەو حاڵەتەی کەوە ئێستا ئەمن وا لەسەر ڕوح کێشانم کەسێک هەیە کار بکا لە بۆ ئەو ڕۆژێک کە ئەم تێیدامە و عەبدولعەزیز کوڕی ئەبی ڕەواد دەڵێ کاتێکەوە چوومە لای مغیرەی کوڕی حەکیم لەو نەخۆشیەی بوو کە تێیدا وەفاتی کرد دەڵێ پێم گوت ئەوسینی وەسیەتم کە و ئامۆژگاریم کە فەرمووی ئیعمەل لهذا المەضجع کار بکە لە بۆ ئەو ڕۆژێک کەوە چاوەڕوانی توش دەکا لەو ڕۆژێک کە ئەم تێیدامە یەزیدی ڕێقاشی دەفەرمی کاتێکەوە لە سەرمەرێک بوو دەگریا بەڵام لۆ چ دەگریا نەدەگریا لە بۆ ئەو دۆلار و قەسر و قسوورێکەوە بەجێی هێشتیە بەڵکو تەماشاکە لۆ چ دەگریێ دەیفەرموو ئەبکی والله على ما يفوتني من قيام الليل وصيام النهار سبحان الله والله لەبەوە هەندێ دەگریم ئەوەی کە لە دەستم دەچی ئیتر کە ڕۆحم کێشرا ناتوانم شەو نوێژ بکەم کە ڕۆحم کێشرا ناتوانم بە ڕۆژ بە ڕۆژی ببم ئەو جا دەفەرمی دەگریا و دەیفەرموو بەخۆی دەگۆ من يصلي لك يا يزيد ومن يصوم يا يزيد چێ لە دوای تو نوێژت لە بۆ دەکا چێ لە بۆت بە ڕۆژی دەبی
ومن يتقرب لك إلى الله بالأعمال بعدك چه هەیە لە دوای تو کردەوەی چاو کا لە بۆ تو تاوەکو لە خوای گەورەت نزیک بیتەوە ومن يتوب لك إليه من الذنوب السالفة چه هەیە لە دوای تو داوای تەوبەت لۆ بکە لەو گوناهانی کەوا کردیتت ئیتر بەڕاستی پێویستە ئینسان بەو شێوەی بیتن ئەو جا دەفەرمی نەسیحەتی دەکردن و دەیفەرموو ويحكم يا إخوتا لا تغترن بشبابكم دەیفەرموو ئاگادار بن برایانم لا تغترن بشبابكم هەڵمەخەڵەتێن بە گەنجایەتی خۆتان هەڵمەخەڵەتێن بە گەنجایەتی خۆتان بەڕێ بەڕاستی هیچ کەسێک خوای گەورە زەمانەتی پێ نەدایەکەوە مادەم گەنجە نامری هیچ کەسێک خوای گەورە زەمانەتی پێ نەدایەکەوە سیحەتی خۆشە نامری نەخێر مردن علاقەی بە هیچ شتێک نییە نە بە عومر و نە بە نەخۆشی و نە بە فەقیری و نە بە هیچ شتێکی دیکە پێویستە هەڵنەخەڵەتێن بە هیچ یەک لەو شتانە أو زاد يفرن فكأن قد حل بكم ما حل بي من عظيم الأمر وشدة كرب الموت تصور بكن كوا أوي هاتسر من لو شدتنا خوشياني روح تشيشان استا هريق لنقوش ديتا سرتان أو زاد يفرن الحذر يا إخوتا المبادرة رحمكم الله ئاگادار بن مبادرة بکەن و دەست پێشخەری بکەن و خۆتان لێ ئامادە بکەن ڕەحمەتی خواتان لێبی بەڵێ ئەوجا کاتێک کە دەڵێن ئەوانە لەسەر مەرگ بوون بەو شێوە داعوە و بانگەوازیان دەکرد لەبەرەوەی ئەو پیاوانەی کە باسمان کردن لە سەحابە و لە تابعین ئەوانە کەسانێک بوون پێشی ئەوەی بگەنە سەر مەرجیش عینی داعوە و بانگەوازیان دەکرد لێ لەسەر مەرجیش بەو شێوەی خاتیمەیان بەو شێوەی بوو بە داعوە و بانگەواز کۆتایی پێهات ئیتر ئەگەر بمانەوێت ئەمەش بەو شێوە بین لە کاتی سەرمەرگیشمان داعوە بکەین پێویستە لە ژیانیشمان داعوە بکەین پێویستە لە ژیانمان داعوە بکەین لەبەرەوەی وەکو ئەو قاعیدەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە سوورەتی ئالی عیمران باز دەکات کە لە سەرەتای هەموو دەرسەکان دەخوێنینەوە اقتداء بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە خوتبەی حاجە ئەو سێ ئاتەی دەخوێندەوە يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون خوای گەورە دەفەرمی ئەی کۆمەڵی باوەڕداران لە خوای بترسێن ئەوەندەی مستحەقە لێی بترسێن ئیتر وەکو لە ئاەتی کەدا دەفەرمیتن چەند مستحەقە لە خوای بترسێن ئاخر هەر بتاوێەوە لە ترسی خوای گەورە وەڵڵاهی هێشتاش هەر کەمە بەڵام فاتقوا الله ما استطعتم ئەوەندی لە تواناتدا هەیە ئەوجا دەفەرمی ولا تموتن إلا وأنتم مسلمون مەمرن هیچ یەک لەنگۆ نەمری هەتا بە موسڵمانێتی دەمری چونکە ئەگەر لەسەر غەیری ئیسلام بمری خوای گەورە لێی قبول ناکات خوای گەورە لێی قبول ناکاتن ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه لێی قبول ناکرێت کەواتە هەر کەسێک لەسەر غەیری ئیسلام بمری قوڕی بەسەر دەبی لێ مەمرن هەتا بە موسڵمانەتی نەمرن دەی باشە کەنجین دەمرم تاوەکو خۆمی لۆ ئامادە بکەم کەنجین دەمرم تاوەکو پێشی ئەوە بە وەختێکی زۆر خۆم لۆ ئامادە بکەم ئەوجا حکمەتەکەی لێرەدا کەوا مردن بەڕاستی لێمان دیار نییە لە هەر لەحزەیەک بدگاتێ وحید مەلەک المەوتە کە پێویستی بە ئیزن وەرگرتن نیە لە هیچ کەسێک پێویستی بە هیچ ئیزن وەرگرتنێک لەبەرەوەی خوای گەورە ئیزنی دایە سوبحانەهو وتەعالا ئیتر لێیە تاوەکو بە موسڵمانێتی بمرین وەکو ئیبن کەثیر لە تەفسیراتەکەدا دەفەرمێ پێویست بە موسڵمانەتی بژیین چونکە لە یەک لەو لەحەزاتانەی ژیانتە مردن دەگاتە سەرت هەر کەسێکیش لەسەر چ بژیە لەسەر ئەوە دەمری لەسەر چش بمری لەسەر ئەوە زندی دەکرێتەوە لێ ئەگەر دەتەوێت لەسەر مەرگ خاتیمەت خێر بی لەگەڵ ئەوەش کەوا بە خۆت خاتیمەت خێرە و داعوە و بانگەوازت بکەی لەسەر مەرگ ئەوە پێویستە لە ژیانیشت داعوە و بانگەوازت کردبی لە قەدەر توانای خۆت پێویستە لە ژیانیشت جا لەبەر ئەوەی بەڕاستی خەتەریاتی سەرمەرگ لە چدایە وەکو ابن القیم لە جواب الکافیدا باسی دەکات دەفەرمی تەماشاکە هەر یەک لە ئێمە لەو کاتانی کە لە ژیانی ئاسایی خۆمان داین لەو پەڕی تااقەت و ئیمکانیەت و نەشاد داین مێشکمان لەسەر خۆمانە قووەتی عەقلی و قووەتی بەدەنی و جەستەییمان هەیە خوای گەورە پێی بەخشین ئەوجا تەماشا دەکەی هەر یەک لە ئێمە چەند لە ژیانماندا لەگەڵ ئەو پەڕی قووەتی عەقلی و لاشەییمان شەیطان ئیستیخدامی کردینە و شەیطان فێڵی لێ کردینە وامانی لێ کردێکەوە دوورکەوینەوە لە یادی خوای گەورە ئەو زمانەمانی تەعتیل کردێ لە زیکری خوای گەورە ئەو ئەندامەی تەعتیل کردێ لە زیکری خوای گەورە و لە عیبادەت و تاعەتی خوای گەورە بێ ئاگای کردینە لەخوا
لكاتێکدا کە لەو پەڕی توانای عەقلی و جەستەیی داین لەسەر مەرگ بە حکمی شدەت و ناخۆشیەکانی ڕۆحکێشان لاشت بێتاقەت دەمینێ و قووەتی تێدا نامینێ منداڵێک دەتوانی بێغەدرت لێ بکە قووەتی عەقلیشت لەسەر خۆت نامینێ وەکو معلومە وەکو گوتمان سەکەرات المەوت لۆی پێی ناویلێنرا سەکەرات لەبەر ئەوەی وەکو قووەت و هێز و توانایەک بەڕاستی عەقلت دادەپۆشی و ئیتر معلومە هەرێک لە ئێمە با هەندێ کەسانێکی دیتێ لەسەر مەرگ لە لەحزەیەک لەگەڵە تۆ لە لەحزەیەک سوویتە دنیایەکی دیکە لە لەحزەیەک ئاگای لە خۆ نەمایە دەیکەواتە وەکو ئیبن القەیم دەڵێ ڕەحمەتی خوای لێبی ئەتون لە کاتی شوێنەیی و لە کاتێکدا کەوە لە کاملی قوای عەقلی خۆتی و لە کاملی قوای جەستەیید شەیطان وازە فەرد پێ دەبا لە کاتێکدا کە لەسەر مەرگدا نە هێز و توانای جەستەیید مایە نە سەیتەرەت لەسەر مێشک و دڵ و دەروونت مایە و هەروەها لەو کاتەش کە ئەتوو هەندە زەعیفی شەیطان هەموو قووەتی خۆی لە بۆ تو کۆ دەکاتەوە لەبەرەوەی دەزانی لەحەزاتی ئەخیرە ئەگەر لەو لەحەزانە لەبەردەستی دەربچی خلاص زەفەرت پێ نابە ئیتر زۆر خەتەرە زۆر خەتەر بە چ شێوەیەک دەتوانین ئەو خاتیمەیەمان خێربی پێش هەموو شتێک دوعا بکەین لە خوای گەورە بپاڕێنەوە سوبحانە وتەعالە خوای گەورە ئەگەر تەوفیقت نەکا وەڵڵاهی هیچ هێز و توانایەک نییە تەوفیقت بکە لە بۆ ئەوەی کەوا خاتیمێش خێرت هەبی ئەوجا یەک لە ئەسبابەکانی تەوفیق کەوا خوای گەورە ژیانی ئینسانی بە ئەسباب موسەبیبات دانایە ئەوەی کەوا لە کاتی خۆشی و لە کاتی کە هێز و توانا و دەسەڵاتی جەستەیی و مێشچیمان لەبەر دەستە پێویستە لە تاعەت و لە دەعوەی خوای گەورە بەکاربین تاوەکو لە خاتیمەشدا بەو شێوەیە ختامت خێر بیتن لە خاڵی کۆتاییدا تاوەکو یادی مردن کاریگەری هەبی لەسەر دڵ و دەروونمان پێویستە قوسری ئەمەلمان هەبی واتە بەڕاستی هیوا و ئاواتمان وەکو لەو فەرمودەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی دەکاتن لە حەدیث صحیحدا کە خەتەش دەچێشی و ئەوجا لاچێشەک لە چار دەوری دەکا و ئەوجا خەتێک لەناو ئەو لاچێشە دەردەچی دەفەرمی ئەوەی ناوەڕاست ئینسانە ئەوەی کە چار دەوری دا ئەجەلیتی ئەوەی کە لێی دەرچووە هیوا و ئاواتی ئەو ئینسانەیە سبحان الله هیوا و ئاواتی لە ئەجەلەکەی زۆر دوورترە یعنی سبحان الله تەماشاکە ئێستا بڕۆ سەردانێکی سەر قەبران بکە ئەوانەی کە لەسەر چێلەکانە نووسرا ئەوە موالی 60 ئەوەندێ ئەوە 70 ئەوەندێ ئەوە 80 ئەوەندێ هەر یەک لەوانەیە هیوا و ئاواتی کەوا چەند ساڵێک پێش ئێستا مردیە هیوا و ئاواتی هەر یەک لەوان لە بۆ ساڵی 3000 بۆ لەوانەیە سبحان الله بەڵام مردن لە لەحزەیەک هات و چاردەوری گرت و تەواو پێویستە ئینسانی مسلمان لە ژیاندا هیوا و ئاواتی ئەوە بەو شێوەی نەبی بەو شێوەی نەبی بەڵکو قوسری ئەمەلی هەبی تر تەماشا بکە وەکو تەسەوور بکە ئێمە هەمومان سڕەمان گرتێ لە بۆ مردن پێت خۆش بی و ناخۆش بی سڕەمان گرتێ لە مردن بەڵام ئەوەی کەوا تابعێکی عامە لەسەر هەموو ئەو کەسانی کە ڕاوەستاین ئیلا ما ڕەحمە ڕەبی هەر هەمووی بێ ئاگا و توولی ئەمەلی هەیە سبحان الله هەر هەمووی بێ ئاگا و توولی ئەمەلی هەیە ئیتر توولی ئەمەل بەڕاستی مصیبەتێکە و پێویستە عیلاجی بکرێ بە قوسر الئەمەل بۆی کەوا هیوا و ئاواتمان مەحدود بیتن لە قەدەر ئەجەلمان بیتن قوسری ئەمەلیش بەچی بەدەست دەینین ابن القەیم ڕەحمەتی خوای لێبی لە مەدارجی سالکیندا دەڵێ بە دوو خاڵ یەکەم تەیەقونی زەوالی الدنیا ومفارقەتها یەقینت بەوەی بیکەوە یەقینت بەوەی بیکەوە دنیا لەناو دەچی هەر یەک لە ئێمە دنیای وی بریتێ لە عومرەکەی دنیاش بەکاملی لەناو دەچی هەر یەک لە ئێمە دنیای بریتێ لە عومرەکەی دنیای وی لەناو دەچی وەزووش لەناو دەچی وتەیەقون لقاء الآخرة وبقائها ودوامها ويقيني بوي بك وآخرت حتى دمينه أو جالوه ثم يقايس بين الأمرين أو جا توازنك هول بدا لبين الدنيا وقيامت بك بحسابك يعني لو بك با دنيا لا يقدابني وقيامت لا يقدابني ويؤثر أولاهما بالإيثار أو جا كامي شاني أو كوا هل بجيري با أو هل بجيري معلومة هالكسش عقلي بكار من وكخواي قولا لقرآن بيروسكاتك وبازلا دنيا وقيامتك دائما لآخر دا دفرمي أفلا تعقلون أجر كسي خاون عقل بي دنياك أو كتيدا دجن دنياك كرتي براوة ناقورتو بقيامتك نبراوة كوا وكو معلومة لوصف دا أخوي قول سبحانه وتعالى لقرآن بيروز وهروا بيان صلى الله عليه وسلم كو باسي دا كان إتر ديارة طول الأمل هواو آواتي دور دريش ئەگەر لە گەنجیشدا هەبی ئەوە نوقسانیە منقەسەیە بەڵام کەسێکەوە مووی سپی لێ هات نەوەک هەر منقەسە و نوقسانیە
بەڵکو هەر زۆر ناڕێکە عیب و عارە بە نیسبەتەوی لێ وەکو شاعر يا من يجمع العيب إلى الشيب لا الماء بارد ولا الكوز نظيف أي أو كسيكوا عيب شيب بيكو كودكاتوا واتا مو سبيلي هاتيا أو ذا طول الأمل شي هيا باش بزانه نأ وكيك لنا وقلاسكي خاوينه نقلاسكش خاوينه يتر إنسان بيشتا بندو آموشگاري وربقري تماشا دكي لقرآن بيرسخواي قول كباز لكسانك دكا ئەوانەی کەوا لە هەموو کەسێک هیوا و ئاواتیان بە ژیان زیاترە چێن مشرکین ئەوانن کەوا خوای گەورە دەفەرمیتن وەکو لە سوڕەتی البەقەرەدا دەفەرمی یەوەد ئەحەدوهم لەو یعەمەڕ ئەلف سەنە سبحان الله هەر یەک لەوان هیوا و ئاوات دەخوازێ 1000 ساڵ بژیێ 1000 ساڵ بەڵام خۆ نابێ موسڵمان وابی وانییە بەڵام بە فعلی تەمەشای کار کردەوەکان وەکو ئایا واین یان نا ئیتر بە پێچەوانەوە تماشاك پیغمبر صلى الله عليه وسلم كل توصيه ما ذكر كل حديث كولا صحيح بخاري ده هاتي ده فرمي روجتشان عبد الله كري عمر خوي يقول لاخوي لباب راس ده فرمي پیغمبر صلى الله عليه وسلم واخذ بمنكبي دسلس الشان دانا وكو تنبيه اگادار كدنا اگادار با اموجگاريه شي زور مهمه فقال كن في الدنيا كانك غريب او عابر سبيل او هابجيه لدنيا ده وكو كأنك غريب كسيشي غريبي لولاتك يخود يان أوتا أو عابر سبيل يان ريبواري بريقادا دروي كأنك غريب أو عابر سبيل كاتا كسيك كوا غريب بي لدنيا أتو بيش أوي بتشين مقارنة دنيا قيامة كسيك كوا لولاتي خوي غريب بي تساوي لو أني رجع لرجع بقاتو ولاتك يخوي لو ولاتي غريبي خوي دادا مزريني خوي دانا مزريني هموش تكاني مؤقتة دي إيمش لدنيا دا غريبين جيغاي أصلي من بهشتا جيغاي أصلي من بهشتا بيوستا ببردوامي خوما لوي أماد بكين أو عابر سبيل لردا أو وكو الطيبي درية رحمة خوالبي دفرمي أو لبو التخييرة يعني أوها بيان بل كو دفرمي لوش باشتر بلين بل بمعنى أويكوا بلكو لوش باشتر نوق وكو غريبك بجيه بلكو وكو عابر السبيل بجيه وكو ريبواريك بجيه هشتا كسي غريب كواتن فتريك دمينيتو لولاتي غريب لواني كمي خوي دادا مزرين بلام كسي ريبوار هر هيच خوي دانا مزريني لريقادا حتى بي بكري باريشي سوق لخوي باردكا اخي لريقادا باري قرز بناتواني بروا وانيا جا روجك لمالي كسيك لادا لا ميوان اگر بميوان دار رابن روجك لمزقوتك دنوي روجك لسر ريقادا دنوي حتى دقاتا جيقا كي خوي يتر بوشي ابن عمر خوي راضي بي كا بيام صاصم بوشي وصيتي دكا او زا اويش دفرميتن اذا امسيت فلا تنتظر الصباح اگر ايوارت كردوا تاوروانس بين مكة واذا امسيت فلا تنتظر الصباح اگر ايوارت كردو تاوروانس بين مكة اگر سبينت كردو تاوروان ايوار مكة يعني استا كمتي دادجين بو ايواره حسابك او ايواري اخر ايوار تناقي سبينه دبي كو بجيي بالتأكيد هم قوتي خود بكار ديني لبو أو كوا أو كارانا أنزام دي كوا أخوة يقول لخود راضي بكي يتبع حقد إيماش لسفر داين وكي ابن القيم دفن من رحمة خواه لبي إيما لسفر داين وكسي مسافريش معلومة حتى بي بكري باباري خوي سوق بكا لدنيا وكسي مسافريش بي اعتيادي بي لسفر دا توشي مشقة بي سفر بخوي مشقته في غريب نبي لو دنيا ذات توشي مشقات بلا او دنيا من هموي سفر لو روجك خلقاينا حتى وكو دقينا بهشتيان جهنم خواب من باريزي اما لسفر داين يترتا بكري بيوستا باري خو ما سوق بكين توقعي مشقتيش بكا بلام خود بدا بناي خواي قورك وثباتت بداته يتربو الشيء اگر بجيين او باذن خواي قورا يادي مردن دبيتا قضيه شي زور كاري قل جيان من او يادي مردنوا ما لذكا كوا دنياي آودان بكين وبطاعة عبادتي خواي قورا او يادي مردنوا ما لذكاتن كوا بهولدان لبو ديجير كردني منهجي خوا سبحانه وتعالى كلو ريقادا بحشت البدز دكوي بديجير كردني منهجي خواي قولا دنيا دا براستي دنيا لو خوتو لو باقي بني بشريش هموي آودان دبيتو لخواي قولا بارينا كوا بوشي وبماجياني تنكوا بفعلي يادي مردن بكينوا ياد كردنيشي ايجابي كبيبي تماي كار كردن مان لبو آودان كردنوي الدنيا بمبستي رازي كردني خواي قولو بمبستي بدسيناني بحشتي بانو برين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد